حاکمێکێک بوو لەو سەرکردە و قائیدانەی کە سوقل و قورسایی خۆی هەبوو کاک نێشێروان سوای لێ کرد بوو کە ئەو شخصیەتێ بێ هەڵوێستەکانی بوون وە کۆمەڵی ئیسلامی لە دوای کاک نێشێروانیش و هەر سەرکردەیەکی دیکەی کە هەیە لە کوردستاندا بمێنیان بڕواتن لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوامە و سووریشە ومە قەنەعەتیشمان وایە هەر سەرکردەیە کە بیەوێتن ڕێزی لێبگیرێتن لە ناو نەتەوەکەی خۆی دەبێ خاوەن مەبدە و خاوەن هەڵوێست بێت و لەگەڵ خەڵک و جەماوەرەکەی خۆیدا بژیێتن و کۆمەڵی ئیسلامی لە یەکەم ڕۆژەوە ئەو هەڵوێست و مەبدەانەی کە تەبەنای کردوون بۆی لەگەڵ خەڵک بێ لەگەڵ جەماوەر بێ دژی زوڵم و ستەم بێ کۆمەڵی ئیسلامی هەتا ئاخر ڕۆژی کە لەو دنیادا لەسەر ئەو مەبدەانەی دەمێنیتەوە و خوازیاریشە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانێک کە ئەو مەبدە و ئەو پرانسیپانە تەبەنی دەکەن هەماهەنگی و لێک نزیک بوونەوە و حتا یەک جەبهەییش کۆمەڵی ئیسلامی خۆشحاڵ دەبێت.